وەکو ئاگادارن ئەمڕۆ کۆبوونەوەیەکی فراوانی ئەمنیمان کرد لەگەڵ بەرپرسی محوەرەکان هەموو محوەرەکانی کەرکووک هەر لە دووبزەوە هەتا دووسخورمات و بە ناوی خەڵکی کەرکووکەوە سوپاسی هەموویانمان کردووە کە ئەم بارە ئەمنیە لە کەرکووکدا هەیە و هەروەها باسی ئەو خەتەرانەی کرا لەسەر کەرکووک بە تایبەتی ئێستا تەلعفەر خەریکە تەواو بێ مۆزوعی حەویجەمان زۆر بە دوور و درێژی باس کرد پێویستی ڕزگارکردنی حەویجە پێویستی هەماهەنگی پێشمەرگە هەموو کاتێ ئامادەی خۆی دەربڕیوە بۆ ئەوەی هەماهەنگی بکە لەگەڵ سوپای عێراق و حکوومەتی عێراقا بۆ مەبەستی ڕزگارکردنی حەویجە و گەڕانەوەی ئەو خەڵکە بۆ شارەکان و شوێنەکانی خۆیان هەڵبەتە نیگەرانیەکی زۆر هەیە لەوەی کەوا خەڵکێکی زۆری دیالە تا ئێستا لە کەرکووک ماونەتەوە خەڵکێکی زۆری سەلاحەدین و بەغدا و دەوروبەری تەنانەت لە بابیل و جرفسەخەریش بۆچی حکوومەتی عێراق ڕێگە نادا ئەمانە بگەڕێنەوە زۆری لەبەر مەسەلەی تایفەگەریە ماونەتەوە لە شوێنەکانیان و ڕێگەیان پێ نادرێ ئەمانە هەمووی بە دوور و درێژی باس کراوە و هەڵبەتە ئەم کۆبوونەوانە بەردەمام ئەبین لەم کۆبوونەوە بەیناوبینێک بە پێی پێویست